خۆشەویستانی کورسات نیو سڵاوتان لەبێ لەگەڵ لاوکارانم بێکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین کەمێک بەر لە ئێستا هاوکارانم لە کۆنتڕۆڵ ڕووماڵی ڕاگەیاندنی ئەنجامی کۆتایی هەڵبژارنەکانی خولی شەشەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیان کرد بۆ قەوارە و کاندیدە براوەکان ئەوەی کە تا ئێستا هەیە ئەو بەردەوام بە پرۆسەکە لە شارە کوردیەکان تەنها پارێزگای دهۆک ماوە سەبارەت بە یەکێتی نیشتیمانی کوردستان تا ئەم ساتە یەکێتی نیشتیمانی کوردستان بە فەرمی خاوەنی 18 کورسیە و بەپێی ئەوەی کە لە پارێزگای سەلاحەدینیش کورسەکەی دوای ئەوەی دەنگێکی زۆری هێنا کاندیدەکەی کە لە چوارچەوەی هاوپەیمانێتی بوو بەڵام کاندیدی ژمارە یەک کە پارێزگای سەلاحەدینە ناڕات بەو پێە لە کۆتاییدا یەکێتی نیشتیمانی کوردستان لە فراکسیۆنی داهاتوودا 19 کورسی دەبێت ئەویش بەم شێوەیە خوارەوە هەولێر 3 کورسی نینەوە 2 کورسی کەرکووک 4 کورسی بەغدا 1 کورسی و سلێمانی 8 کورسی وەک گوتم لە داهاتوشدا پارێزگاری سەلاحەدین لەبەرەوەی یەکەم بووە و کاندیدەکەی یەکێتی دووەم بووە کۆتا لێی داوە ڕۆیشتووە بەو شێوەیە کە ئەویشە چێتە شوێنی بەدر پارێزگاری سەلاحەدین و بە کورت و کورمانجی فراکسیۆنی داهاتووی یەکێتی نیشتیمانی کوردستان بە تەنیا 19 کورسی دەبێت. یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئایندەدا بۆ ڕۆڵ یەکێتی نیشتیمانی کوردستان لە عێراقی نوێدا و لە هەرێمی کوردستاندا چی دەبێت؟ پانۆڕاما گفتوگۆکە لەگەڵ بەڕێز سەرکۆ ئازاد گەڵاڵی ئەندامی خولی پێشووی پەرلەمانی کوردستان کات سەرکۆ بەخێر بێت. زۆر سپاس بۆ جەنابتان. هەڵسەنگانت بۆ کورسەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان چییە؟ زۆر سپاس بۆ جەنابێت بۆ کەناڵی کورساتەوە بۆ بینەرانی خۆشەویست کە ئێستا سەیری ئێمەکە لە حقیقەتە ئێمە ئەگەر بەراوردی بکەین بە ساڵی 2021 هەڵبژاردننی خولی پێنجەم بۆ خولی شەشەمی پەرلەمانی عێراق ئێمە لە ڕووی ژمارەی دەنگەوە یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوایەوەی کە بە سەرۆکایەتی کاک پافڵ دوایەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو بە حیزبێکی یەک دەنگ و یەک دەست و حیزبێک کە گۆڕانکاری جەوهەری کرد لە ناو خۆیان و لە سیاسەتکردنەوە و ڕوئایەکی ڕوونی هەبوو لە پاشکۆیەتی دوورکەوتەوە و لەوەی کە ببێتە بەشێک لە ئەجندای حیزبی خاوەنی بڕیاری سەربەخۆ خۆی و حیزبێکە ئەوەی کە ئێمە لە بەردەستمانە بۆ نمونە لە ساڵی 2021 لە انتخاباتی ڕابردووە خولی پێنجەمە لە کەرکووکە ئێمە 64,000 دەنگمان هێنا یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم جارە 178,000 دەنگمان هێناوە لە نینەوە لە 26,000 دەنگەوە چوینەتە سەر 56,000 دەنگ یعنی لە دیالە 21,722 ئێستا 29,000 دەنگمان هێناوە لە سەلاحەدینی بە هەمان شێوە ئەوەی کە ڕوونە یەکێتی نیشتیمانی کوردستان جیاوازتر لەوەی کە دەریخات 15,000 بۆتە 15,000 بۆتە 16,000 یەکێتی دەرخەری ئەم هەڵبژاردنە دەری خست کە یەکێتی حیزبێکی لۆکاڵی نییە پەیوەست نییە بە زۆنێکی دیاریکراوە بە پارێزگایەکەوە ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان لە مووسڵ لە نینەوە پێگەی خۆی هەیە پێگەی بەهێزی هەیە بە هەمان شێوە لە پارێزگای کەرکووکە بۆ بە یەکەم و لە پارێزگای سلێمانی شاخۆزانی ئەمە جاران لە 130 و لە 129 دەنگەکانی سلێمانیمانێنە ئێستا لە 143 دەنگی پارێزگای سلێمانیمان بەدەستێناوە ئەمانە لە بەغدادی شاتوانیمانە کاندیدێک دەربچێنین و ئەوەی سەلاحەدینیش جەنابەت ئاماژەت پێت کرد کە دەنگی دووەمی ناو لیستەکەیە و پارێزگار کە بەو شێوازەی کە ئیتفاقی کرا پارێزگارە مێنێتەوە یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەلاحەدینیش لە خۆش کووردە ئازیز و دڵسۆزە و خوێنگەرمەکانی دووس سەلماندیان کە یەکێتی نیشتیمانی کوردستان نوێنەرایەتی ڕاستەقینەیەوانەکە و دەنگ و متمانی خۆیان دابەمە ئەمە دەرخەریەوەیە لە کۆی گشتی ئەم سوورەیە کە پانۆرامای ئەمە بۆمان دەرەکەوەی کە یەکێتی ئێستا بە سەنگێکی ترەوە بە هێزێکی ترەوە دەنگ و هێزی خەڵکی کوردستانن لە دەرەوەی ناوچە کوردستانەکانی دەروی ئیداری هەرێم و لە هەرێمی کوردستانیشە کە بینیمان لە پارێزگای هەولێریش بە هەمان شێواگەر بەو هەموو گۆڕانکاری و بەو هەموو زەخت و فشار و ئیغراکردنەوە توانی
پارێزگاری لە کورسەکەی خۆی بکات سێ کورسەکەی خۆی بکات بۆیە ئێمە وەک یەکێتی نیشتیمانی کوردستان بڕوامان وایە دەستخۆشیمانەیە بۆ هاوڵاتیان بەڵێ ئێمە 18 کورسیمانە بوو حەڤەمانە بوو کاندیدێکی سەربەخۆشمانە بوو بوو بە 18 کورسی لە هەولێر 2 کورسی بوو بۆ بەسی بەڵێ لە هەولێریشەوە بە سەرپەرشتی جەنابی کاخوبات کە زۆر بە وردی و بە مرەکەزی و لە مدەتێکی کەما توانیان ئەو سەرکەوتنە بکەن و پارێزگاری لە دەنگەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و کورسیەکانی یەکێتیش زیاد بکەن لە پارێزگای هەولێرە. ئەوەی گرنگە لێرە چییە؟ ئەوەیە کە لە حکوومەتی ئایندەی عێراقا و لە بڕیاربەدەست و سانعی قەرار و مەطبەخی سیاسی پێکهێنانی حکوومەتی عێراقی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆڵی یەکلاکەرە و سەرەکیە بینێ و سیاسەتی یەکێتیش ڕوونە کە پێشووتر بەڕێز پافڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کردنەوەی بانگەشەی هەڵبژاردننی شاری سلێمانیە کە بۆ ئەم هەڵبژاردنە بۆ خولی شەشەمی پەرلەمانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق باسی وی کرد داوا لە خەڵکی بەغا و کوردەکانی بەغاکەین دەنگمان پێبن. ئەو کاتە بوو بە قەزەیە کە چۆن خەڵکی بەغا دەنگ بابەت و کورسی بێنی کە لە تاریخی دوای ڕوخانی ڕژێمی سەدام ئێمە کورسی نهاتوە کورسی نێناوە لە بەغا بۆ یەکەمین جار و پەیامەکەی خۆی بردە سەر کە ئەمە گۆڕانکاریەکی ڕێشەیەوە بەڵێ دەرخەری ئەوەیە کە ئێمە توانین لەناو بەغای شاتوانیمانە بەشێک خزمەتکەین. یەکی کە لە هەرە جیاوازیەکانی کە و دەرخەری ئەوەیە کە خەڵکی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان و دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستانیش یەک گۆڕانکاری جەوهەری تیا بوو کە لە هەموو ئەم 19 محافەزەی کە هەیە پارێزگای هەڵەبجە خۆزانی بە جیاواز چونکە تازە دروست بووە بەڵام ئەو 18 پارێزگای کە هەیە چونکە پارێزگای هەڵەبجەش بەشێکە لەم بازنیا لەسەر پارێزگای سلێمانی یەک پارێزگای بەدەستەوە بووە نمونەیەکی جوانی پێشکەش کردووە و توانوێتی لە دەنگی سەرۆک وەزیرانی عێراق بێتەوە کە ئەمە دەرخەری ئەوەیە کە هەر کاتێک خەڵکی هەر ناوچەیەک هەر پارێزگارێک دەنگ بابەیەکێتی نیشتیمانی کوردستان پارێزگارێکی خزمەتکاری خزمەتگوزاری سەرڕاستی بۆ خەڵکەکەی دانا و ئەو ئیمکانیەتەی لە بەردەستایەتی بۆ بەرژەوەندی خودی خۆی و حیزبەکەی بەکاری نایانێ بەڵکو بۆ خزمەتکردنی ناوچەکە بەبێ جیاوازی و ئەو دەنگانەی یەکێتیش کە لە هەڵکشانە بووە لە کەرکووک کە بەداخەوە ئێماگەر یەکلیستیە بووە لە کوردستانەوەی دکتۆر ڕێبواریان کردە بە سەرۆکی لیستێکی یەکگرتووی یەکێتی کوردیش لەوێ بەم شێوازە بەرامبەر نابوو بە لیستی عەرەب لەوێ بۆیە دەرخەری ئەوەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان دەسەڵاتی بدرێتێ خەڵکی کوردستان دەنگی باتێ هێزی باتێ ئەتوانێت خزمەتێکی گەورە بکە لە ماوەی ساڵێکە ئەم گۆڕانکاری لە کەرکووکە لە ڕووی خزمەتگوزاریەوە دروست بووە لە ڕووی ئەمنیەتەوە دروست بووە لە ڕووی ئەوەی کە هەموو هاوڵاتیانی کورد لە کەرکووکە هەست بە کەرامەتی خۆیانەکەن هەست بە ئازادی خۆیانەکەن و لە بەرامبەردا هاوڵاتیانی عەرەب و تورکمانیش هەست بەوە ناکەن کە پارێزگارێک هاتووە زوڵمیان لێکات زەختیان لێکا و ئەیان چەوسێنێت و لەبەر لە نەتەوەکەی خۆی نییە. ئەمە دەرخەری ئەو دەستە ئەیانوت چەپکە گوڵەکەی مام کاک ڕێبوارتەها لە پارێزگای کەرکووکە ئەمەی پیشانی خەڵکی کوردستاندا و خەڵکی عێراقیشدا کاگەر لە هەر پارێزگایەکی تری بۆ ئایندە متمانە بدرێ بە یەکێتی نیشتیمانی کوردستان بە هەمان شێوە خزمەتەکرێ و کارێکی یعنی دڵخۆشکەرەکە بۆ ئێمەیەکی کورد و لە ناویشتیا کە وەکو یەکێتی ئەبینین پارێزگارێکی کوردی کەرکووکی خزمەتگوزار دەنگی یەکەمی ئاسی هەموو عێراقیانە بەم هەموو خەڵکە زەبەلاحی کە جەیشی دنیایان هەیە پارێکی زەبەلاحیان هەیە حەشدیان هەیە هەموو ئەم ئەساساتانەی دەوڵەت لە بەردەستیانە کراوە مەتاح بوویان بەم شێوازەیش ئەم بۆ ئیمکانێتە مەحدود و سنوورداری دیاریکراوە بە دڵنیاییەوە لە ئاسی باڵاترە ینی ئەمە ناوچەیش بێت ئەو نێودەوڵەتی و زلهێزی ناوچەیش پشتیوانیانی کردو بەڵام بە هەمان شێوە لەبەرەوەی خزمەتکار و خۆشەویستی خەڵکە و خۆی تەرخان کردو بۆ ئیشکردنەکە بە هەمان شێوە خەڵکیش ئیسیجابەی هەیە و ڕەدی اعتیباری هێناوەتەوە بووی و چۆنەڵێ ئۆخز و عاتاکە
ئەوەی کە کردی چنیەوە لە کەرکووکە. کاک سەرکۆ من وەکو ڕوونکردنەوەیەک بۆ بینەرەکانمەوە بیکەمە پرسیارێکیش بۆ جەنابەت مەسەلەن زۆر کە زەڵێ ئەبوو یەکێتی دەنج زیاتر بێنێ بە پێ و پلانی کە هەبووە مەسەلەن یەکێتی لە 2 ساتەکاندا پلانی خۆی لە دۆ گۆڕی کردی بە ئەسیر ئەو کاندیدی کۆتاکە کە ئەسیر بە 600 و شتێک دەنگ کەوتە دواوە کورسەکەی نەبرد ینی سەیری کە لە هەندێک شوێن کە یەکێتی کورسی نەبردووە زۆر نزیک بووە لە کەرکووک 178,000 سەوتی هێناوە 4 کورسی بردووە بەڵام تەقەدوم 107,000 دەنجی هێناوە 3 کورسی بردو کورسێکی فەرقی ینی ئەم لە پارێزگای سلێمانی لەبەر 1000 دەنگ ئێمە کورسێکماندا کە 92,000 کاندیدی یەکێتی کە دەرنەچوون دەنجیان دوو قاتی کاندیدە دەرچۆکانی دیکەیە بەڵام ئەو مەسەلەن کورسێک لە دۆهۆ کورسێک لە کەرکوو کورسێک لە سلێمانی وە تەنانەت کورسەکەی دیالەش کە بە 1800 دەنگ فەوتاوە ینی بە کۆی دەنگ بە 5-6,000 دەنگێک یەکێتی تقریبان 4 کورسی لە دەست داوە ینی ئەجینا 23 بۆ 24 کورسی پلانەکە بۆ خۆی تەوەقع و هەموو پێشبینیانەی کاکرا یەکێتی نیشتیمانی کوردستان لە 18 کورسێکەوە بیگەنێتە 20 کورسی ینی 20 بۆ 21 وە تقریبان ئێمە پێکاومانە نزیکەی 90 کورسیمانێناوە بەڵام کێشەکەمان ئێمە دەنگی زیادمان هێناوە دەنگەکەمان دلێرە دەنگی زۆرمانێنەوە خەڵک متمانی کردو بەڵام یاساکە نەعەدالەتی تایە ئەم یاسای هەڵبژاردنە بە شێوازێکە کە تۆ بۆ من لە شوێنێکە ئەگەر حیزبێکی بچووک بیت بۆ نمونە بە شێوازی سانتلیگۆکە 1.7 زەربەت لێدا لەواتێ لە هەندێک شوێن 1.9 وایە یەکێتی 4 کورسی تری زیاد لەسەر گریمانەیە تازە ڕۆیشت تێپەڕی بەڵام بە بڕوای ئێمە یەکێتی لە دۆخێکا بووە بۆ نمونە لە هەرێمی کوردستان حکوومەتێکە بووە حکوومەتی هەرێمی کوردستان پارتی دیموکراتی کوردستان هەموو پرۆژەکانی حکوومەتی کرد بە حیزبی لە کاتی حملەی انتخابیە لە نارەکانمان لە دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان بە هەمان شێوە هەموو ئیمکانیت وەکو توانە و هێزی خۆی و ناو دەوڵەتی ئیقلیمیش پشتیوانی کرد یەکێتی بەم شێوازە بوو بەم نەمەتە بوو یەکێتی پێشووتر ئەگەر جەنابتان سەیری بکەن ئێمە لەگەڵنەوەی نوێ ینی کاکە 4,000مان فەرق بوو لە دەنگدانی گشتیەوەوانە لە ئینتیخاباتەکانی پێشووترە لە 2000 ئەمەی 21 ئێستا یەکێتی لەگەڵ هێزی دوای خۆی فەرقەکە ئەرز و ئاسمان زۆر زۆر جیاوازە و هەنی باوەڕمان گفتوگۆ بکەین نامێ بۆ بینەرەکان بڵێن واقع ڕاستێکێتی هێزێکی گەورەی خەبات و مێژوو بەڵام سەورمان واشی ئاستەنجی گەورەش بووە باڵە لە ئاستەنگی گەورە بووە لە بەڵام لە پارێزگای سلێمانیا یەکێتیان کردبوو بە درێ و درنج یەکێتیان کردبوو بە دیکتاتۆر یەکێتیان کردبوو بەوەی کە یەکێتی نامێنێ کادری خۆمان زەختیان هەبوو خەڵکێک کە لە ناو خۆمان هەبوو ئەویت کاکە تەواو یەکێتی کۆتایی هاتوو تۆ بەم دۆخە نەخوازراوەی کە بەناو یەکێتیا تێپەڕی و بە پارێزگای سلێمانیا تێپەڕی بتوانی بەم شێوازە مامەڵە بکەیت و بەم شێوازە متمانەی خەڵکەکە قەنەعەتی بەوە بێ کە هێزی گۆڕانکاری و هێزێک کە بتوانێت لە بەغا خزمەتی خەڵکەکەی خۆی بکە دەنگی باتەوە ئەمە بۆ ئێمە لەم کاتە بەڕاستی ئێڵێم بە قەنەعەتی منێڵێم سەرکەوتنێکی گەورە بوو و لە حەقەتە هەموو کەسوکاری شەهید و پێشمەرگە دێرینەکان و تێکۆشەران و زیندانیانی سیاسی دەستیان گرت بەم حیزبەوە و توانیان ئەم حیزبە پارێزن چۆن لە ماوەکانی ڕابردووە بە خوێن و گیانی خۆیان بەختە کرد هەبوو گیانی بەشێکی لە جەستەی خۆی لە دەسەدا چاوی قاچی دەستی بەس بۆی یەکێتی سەرکەوتنێکی گەورە بەدەست بێنێت لە شەڕەکانی دژی سەدامە ئەو شەڕانەی کە بۆ پاراستنی حکوومەتی هەرێمی کوردستانەکرا وە بەدەر لەمە ئەو کەوادرانەی ئێمە کادرە ئەساسیەکانی ئێمە کە بەوەی کە 4 موچە و 3 موچەیشی نەبووە بە هەمان شێوە درگا بە درگا و ماڵ و ماڵی کردووە پەیامەکانی سەرۆک پافڵی گەیاندووە بە شێوازێکی تازە و مۆدێرنانە مامەڵی کردووە لەگەڵ خەڵکەکە و لەگەڵ هەڵبژاردنە ئەمانە هەمووی سوپاسگوزاریەوێ یەکێتی نیشتیمانی کوردستان پێویستی بەوەیە زۆر ساڵی ئایندا یعنی لە ژێر کاریگەریەکیەوە ئەبێ ئەم خەڵکەی کە پاراستی ئەم خەڵکەی کە دەنگی زیاد کرد کورسی زیادی کرد بە بڕوای من جەنابی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان دڵنیام سیستەمی سزا و پاداش دەکات ئەوەی کە پاداشتە کە خەڵک چۆن پاداشتی یەکێتیەکە لە کەرکووک پاداشتی یەکێتیەکە لە سلێمانی لە هەولێر کورسیەکانی پارێزێ ئەبێ بە هەمان شێوە ناوخۆیی و گۆڕانکاری لە ناو ئیدارەکانی وانی لەژێر دەسەڵاتی یەکێتیان ئێستا ئێمە هەندێک شوێنمان هەیە هەتاکووەم لە حەزەیە بەدەست
لانی معارەزەوەیە ینی ئیدارەی خۆجەیەکە خەڵکەوێت یەکێتی مەسئولیاتەکە هەڵبگرێت پارێزگارەکە وەربگرێت ئیدارەکە وەربگرێت بۆی بتوانێت بزانێت یەکێتی چۆن خزمەتەکە یەکێتی ئەزانن خەڵکەزانانی یەکێتی توانای گۆڕانکاری هەشە نمونونەکەی لە مەسەلەن نمونەیەکی جوانی پێشکەش کردووە و قەنەعەتمان وایە ئێمە 4 ساڵی ئایندە پارێزگای سلێمانی دەنگەکانمان بە شێوازێکە بێت کە بە هەمان شێوازی کەرکووکە بێت و قەنەعەتمان وایە لەو شوێنانەی کە یەکێتی دەسەڵاتی تەواوەتی حکومڕانیە گرێتە دەست یەکێتی ئەبێتە حیزبێکی خزمەتگوزاری سەرڕاستی هاوڵاتیانی کوردستان و لەگەڵ ئەمەشدا داکوکارێکی سەرسەختی مافەکانی خەڵکی کوردستانە بێت لە بەغداد و هەموو ئەو پەیوەندیە دیبلۆماسیانەی کە سەرۆکی یەکێتی هەیەی و لەو ژێرخانە مێژوویە تاریخی کە جەنابی مامجلال هەیەی و ئێستا یەکێتی گەشانوویەتەوە و توانێت ئیدامی پێبا و بەردەوامی پێبا ئەی تەنها و تەنها ئەی خاتە چۆن سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانتی ئێمە چین بۆ بەغداد بۆ خزمەتکردنی خەڵک بۆ دیفاعکردن لە موچە و ئستحقاقاتی نەتەوەی و نیشتیمانی هەرێمی کوردستان نەک بۆ بزنس و بۆ تیجارەت و بۆ پشکێنە بۆیە ئامانجەکە ڕوونە بێت و ئەرکەکە یەکێتی بۆ بە بڕوای ئێمە ئەرکێکی ئاسانە قورس نییە لەبەرچی ئاسانە لەبەرەوەی دیدگا و قەنەعەت و ڕوئیای سەرۆکی یەکێتی و مەکتەبی سیاسی و سەرکردایەتیش بە هەمان شێوەیە کە ئامان ژیان تەنها ئەوەیە کە خۆیان تەرخانکەن بۆ خزمەتکردنی خەڵک بۆ دیفاعکارێکی کاسەکۆ زۆر دەنگەکانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە ساڵی ڕابردوو لەگەڵ پەرلەمانی عراق ئەو هەڵبژاردننیە بەراورد دەکرێت ئەمە تاڕادەیەک فەرقی نییە مەسەلەن بۆ شارەکانی هەرێمی کوردستان ئێستا ئێمە بە نمونە ئەمە لە پارێزگای دهۆکە بۆ نمونە ئەگەر بێتە سەر حسابە 2000 دەنگمانەوە بەڵام ئێمە دەکمانداوە بە پێکهاتەیەکی کە بۆ لە کەرکووکیش بە هەمان شێوە دەنگمان ڕۆیشتە بۆ پێکهاتەیەکی کە یعنی تۆزێک ئەمە بەشێکی پەیوەستە بەو تەکتیکاکەەوە بەشێکیشی پەیوەستە بەوەی کە لەم زۆنا بەڕاستی ڕێژەی بەشداری کەمتر بووە لە ناوچەکانی کە ڕێژەی سووتانیش یەکێک بۆ لەو خاڵانەی کابێت لە بۆ 4 ساڵی ئایندە چارەسەر بکرێت بەڵام وەکو یەکێتی گرنگە لە ڕووی ژمارەی دەنگەوە لە ئاسی عێراق پارێزگاری لێ کردووە و دەنگی زیادی کردووە لە ئاستی ئێمە بەراورد دەکرێت بە پەرلەمانی عێراق بەراوردکاریەکە بە شێوازیەکە کە توانوێتی لە ماوەی ئەم ساڵە کە نەیهێشتوە حکوومەتی هەرێمی کوردستان تەشکیل بێت تاکو هاوبەشێکی ڕاستەقینە نەبێت لە حکومڕانیا و نەبێتە حکوومەتێک کە بەبێ جیاوازی خزمەتی هەموو شارەکانی هەرێمی کوردستان کە و ئێستحقاقی خەڵک وەربگیرێت لە هەولێر و لە بەغاش بامانشەوە بۆیە ئێمە ڕەزامەندین لەسەر ئەو متمانەی کە خەڵک پێی بەخشیوین بەڵام لە ئەوڵ و ئاخیرا ئێمە پێویستمان بەوەیە سەرکۆ کەسێکی خراپە لە دامەزراوەیەکی حکومی لە دامەزراوەیەکی حیزبی کاریگەری خراپی کردوتە سەر دەنگدەر و میزاجی دەنگدەری ئێمە ئەبێت سزا بدرێت و خەڵکێکیش هەیە کە زۆر بەدڵسۆزانە بەبێەوەی پۆستی هەبێت بەبێەوەی کاری هەبێت بەدڵسۆزانە توانوێتی ڕوئیای یەکێتی بگەێنێ و قەنەعەت بە دەنگدەری زیاتر بکە و نمونەیەکی جوان پێشەفکە ئەمانە بێ سزا و پاداش کرێ و گۆڕانکاری لەو پۆستە حکومیانەی کە لە ناو لە پێکێنانی حکوومەت داوتیان تەکتیکیە و هەتا وەفدی دانوستانکاری پارتیش لە بانگەشەیە هاتە بەیاننامەیەکیان دەرکرد بۆ ئەوەی وایانزانی کە یەکێتی ئەوە وەکو بانگەشەیەک بەکارهێنێ کە ناچینە حکوومەتەوە یەکێتی لەبەر بانگەشە نەچوە حکوومەتەوە یان بەڕاستی تا نەگاتە هاوبەشێکی ڕاستەقینە ناچێتە حکوومەت بەبڕای ئێمە ئەگەر بەم شێوازە بیانێ بەشدار بەیەکێتی لاوچێت هەڵبژاردنێکی کە ئێمە ناچینە ناو حکوومەتێکەوە کە هاوبەشێکی ڕاستەقینە نەبین و بتوانین ئەم حکوومەتە حکوومەتێکی خزمەتگوزارە نەپەیوەستە بە بانگەشەوە و خۆ ئێستا ئەوان ئەگەر ئێمە ترسمان هەبوایە بۆ بانگەشە بووایە سەرۆکی حکوومەتە ئەم هەموو وەزارەت و وەزارەتانی لای پارتی دیموکراتی کوردستانی ئێمە دوو ئەوەندەی 2010 مان وەرگرتە بوو لە ڕێکەوتنەکەی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە پارتی دەویست بە هەر بەرجێک بێت بە وەزارەتی زیاد بێ بە عەدەد ژمارە بۆ ئێمە زیادکە ئێمە کێشەمان لە ژمارەی وەزارەتان نییە باوەڕمان بەوەیە کابێ ڕوئیای یەکێتی لە ڕسمی قەراراتی حکوومەتی هەرێمی کوردستانە ڕەنگ باتەوە و یەکێتی هاوبەشێکی ڕاستەقینە بێت
وەزیرێک ڕێزم هەیە وەکو مۆزەفێک نەی بین لە کورسیەکەی وەربگرین بەڵام مانەوەی وەزارەتێکمان و هەبێت ئەو وەزارەتە خەڵک بڵێ ئەم وەزارەتی یەکێتیە باش بوو یەکێتی لی بەرپرسیارە خراپ بوو هەر یەکێتی لی بەرپرسیارە بۆیە هەتاکو هاوبەشێکی ڕاستەقینە نەبین لەم حکوومەتی یاریمی کوردستانە دڵنیابە نە پەیوەسە بە بانگەشە هەڵبژاردنەوە نەبووە دەرخەر دەریشی خستکە یەکێتی بۆ بانگەشە ئەمەی نەکردووە تەنها و تەنها مەبدەیەکی ئەساسیە کە سەرۆکی یەکێتی و مەکتەبی سیاسی بڕیاری لەسەرداوە کە بە شێوازێکە بێت کە ئەبێت هاوبەشێکی ڕاستەقینە بین و جیاوازی نەکرێت لەسەر ناوچەکان و هەموو کارەکانی حکوومەت کە کارێکە واجبێکە لەسەری ئەبێ بیکات نەخرێتە خزمەتێکی حیزبێکەوە لە ناو حیزبێکشە بخرێتە خزمەتی شخصێکەوە کە ئەمە مڵکی هاوڵاتیانە واجبێکە خەڵک دەنگی داوە بە پەرلەمان پێدوانیە لە بانگەشی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عراقیش سەرۆکی حکومەت سەلماندی کە مەسەلەن سەرۆکی مەسەل خۆی بە سەرۆکی زۆنێکە زانێ و مەسەلەن پرۆژەکانی لە تەنانەت مەسەلەن وەزیرەکانی بانگەش ناکرد خۆ تۆ زانی کە بۆ نمونە ڕێگەوبان وەزیرە ڕێگەوبان و وەزیرە ڕێگەوبانە گۆڕانی شتوکاڵە خۆ گۆڕان و نزیکیشە لەویەوە وەزیرە نزیکیشە لە بەڕێز مەسرور بەرزانی مەسەلەن ئەمەی سەلمان بۆ خەڵکی کوردستانوتی ئەوە منم ئەم حاڵەتە دووبارە بوونەوەی نەک بۆ یەکێتی بۆ هەرێمی کوردستانی زەربەی گەورە نادا کاکسەرکۆ خۆی بۆ خودی بەڕێز سەرۆکی حکوومەت ئەم شێوازی مامەڵەکردنە کە و باسی لە دەوڵەتداریەکە باسی لەواکە کە حکوومەتێکە بێت سەرتاسەریە حکوومەتێکی بێت کە لە زاخۆپ و کفری یەک حکوومەت بێت و هەموو هاوڵاتیان هەست بکە کە جیاوازی ناکرێت ئەو بانگەشانەی کە بەڕێزیانەکەن لە کاتی وتاردانیانە و لە کاتی حملە انتخابیە ئەمەی بەڕێزیان پێچەوانەی ئەو کردارانەی بوو کە لە کاتی حملا کردی بەداخەوە بۆ نمونەیەمە وەزارەتی هەرچی ڕێگەوبان کراوەی جەناب ئاماژە پێکرد وەزیرەکە گۆڕان بوو لە بروی نەبێ بە وەزیری گۆڕانەکە نێنە وەزیری کشتتوکاڵ بە شێوازێک لە شێوازەکان بەشداریە کرد خۆی پێشنیازی کردووە خۆی سەرپەرشتی بۆندێکی کردووە هەمووی ئەمانی پێشکەش کردووە بانکی نەکرد بۆ ئیفتاحەکەی کامە بۆ خودی خۆی چونکە واقعەکە خەڵکی بینێ خەڵکی ئێستا من و جەناب لێرە تەحلیلەکەین بۆ نەتایجی انتیخابی بەقەدەر ئێمە زانیاری لایە و بەقەدەر ئێمە تێگەڵێ ئەمە سجەنەگەیش بۆ خەڵکی کوردستان و دەریش کەوت کە هیچ گۆڕانکاریەکی نەکرد ئەم شتە لەوەی لە سلێمانیا ئەویست ینی هاوەرن خەڵکی سلێمانی ئەگەر ئێوە دەنگ بن بە ئێمە بە شێوازێک لە شێوازەکان ئێمە توانین خزمەتان کەین ئەوەی کە لێراکرێ ناڵێت ئەمەی کە بەرامبەر بە سلێمانی کراوە ئەو قۆڕخکاریە بووە ئەو جیاکاریە بووە لە ئەساسی حکومڕانی ئەم کابینەی نوێمە بووە سلێمانی دواکەوتووە و یەکێتیش داکۆی کارێکی سەرسەخت بووە ژێگری سەرۆکی حکوومەتیش ماوەیەک چەند بە نووسرا و بەڕێکەوتن بە هەموو شێوازێکی دیبلۆماسی و میانڕەوی ڕۆژ لەگەڵا بۆی بتوانێت ئەم تەنگە نەفەسیەی ئەم قوڕگیرانەی بۆ پرۆژەکان و بۆ خزمە گوزاریەکانی سلێمانی ناکرێت چارەسەری بکە بە شێوازێک بێت کە بە لێک تێگەیشتن بێ نەک بە شێوازێک بێ زەرەر بە لە قەوارەی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان کاتە دوو بەشەوە قەت ئێمە دەستمان نەبردو بۆ ئەو کارتە و هۆکاری وەی زەرەرمەند بووینە ئەمە بووە کە بەرژەوەندی خەڵکی کوردستان و هەرێمی کوردستان کە بە خوێنی نزیکەی سەروی 22,000 شەهید یەکێتی نیشتیمانی کوردستان بەدی هاتووە نامانوێ ئێمە بۆ بەرژەوەندیەکی شخصی کە بەکارهێنرێت لە دەستی بین یان کلێنی بخەینە سەر یا درزێکی بخەینەوە بۆیە ئەمەی سەرۆکی حکوومەت نەتیجەکەیش دەرکەوتەوە نەتیجەیەکی باش نەبوو و خەڵکیش قەنەعەتی بەوە نییە کە تۆ هەموو پارە و مڵک و ئەموالی حکوومەت بەکاربێنی بۆ بەرژەوەندی شخصی و حیزبی باشە کاک سەرکۆ زۆر جارەوترێ ئەوەی کە ئەماندا لە پێش بانگەشی هەڵبژاردنی ئەنجومەنی نوێنەرانی عراقەوە بەیەکێتی لە داهاتوو نایدەین زەمینەکە جیاوازە هەبەڕاستی یعنی ئەمە خێر و خێراتە پشکە سەحمە چییە وڵی حکوومەت گۆشتی قوربانی نییە تۆ بڵێ بەشێم و بەشە نایم و ئەمەد لە بروی ئەم جوان وا قسەت نەکرد پێشتر نایتە پێشەوە ئێمە بەشی تۆ ناین و کەم یەکەینەوە ئەمە لە ڕوئیای حکومڕانی و بیرکردنەوە بووە کاری پێکەی و پێکەوەی و بتانی خزمەتی خەڵکی کوردستان بکەی و بتانی حکومڕانیەکی ڕەشید بکەی و حکومڕانیەک بێ کە شەفاف بێ و حکومڕانیەک بێ کە بتانی ڕۆڵی هاوبەشەکانی خۆت لە حکوومەتە
جێگیر بکەیت و هەست بە مەغدوری نەکەن و هەست بە تاکڕەوی نەکەن لە ناو حکومڕانێکە هەر ئەمە پێچەوانەیە یعنی ڕێک دەرخەری ئەوەیە کە تۆ بێت ئەم حکوومەتە مڵکی تۆ بێت یعنی ئەم کورسیانی لە پەرلەمانی کوردستان هاتووە خەڵک دەنگی پێداوە خەڵک دەنگی داوە پارتی 39 کورسیاناوە دەنگی داوە بە یەکێتی 23 کورسیاناوە یعنی ئەمە دەرخەری ئەوەیە خەڵکە تۆ ناتوانانی حەقی خەڵک بسەنی تۆ بڵێ هی منە هی خەڵکەکەیش ناتوم بەش نادەم لە بروی تۆ نایتە پێشەوە کاکە ئەمە ئێستحقاقێکی ئینتیخابی دیموکراسی دادپەروەریە و دەنگی خەڵکە چۆن ناتوانێت لەمێ کەمێ بکەیت و زیادی بکەیت بۆیە بە بڕای ئێمە بەی شێوەیە گوێن نادەین بەو هەڕەشانە بەو هەندێک جارێ لە دوای انتخابات و هەندێک هەڕەشەوە ئەوانە ئەوترێت و لە کاتی دانیشتەکانیشە ئەی بینین نەتیجەکە بین کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەی کەوتوێتی بەو شێوازە ناشێت کاکسەرکۆ ئێستا بانگشی انتخابات نییە هیچ هەڵبژارنێک لە پێش نییە بۆی بڵێن قسە بۆ خەڵکی کوردستانەکەین و دەنگ بدات بە یەکێتی ئەوانە پێت وایە ئەو یەکێتی کە سەرۆک بافڵ سەرۆکایەتی ئەکات لە 4 ساڵی داهاتوودا حکوومەتێکی هەرێمەکات کە بە ئارەزوی خۆی تەخشان و پەخشام کە و جیاوازی لە نێوان قەزا و ناحێو تەنانەت گەڕەکەی بکە و لەسەر ئاستی عراقیش هەندێک پرۆژە هەیە هەندێک ئیشێ هەندێک بابەتێک یەکلا نەکراوەتەوە بەو شێوەیە وازی لێ هێندرێ بە بڕای من ئەوەی کە من لە ڕوئیای جەنابی سەرۆک یەکێتی تێگەشتوم ئەوەیە کە یەکەم تیمێکی ئازانێرێت و ئەو تیمە بە جەنابی کاقوبات ڕۆڵی ئەبێت لە برۆی یەکێکە لەوانەی کە لە ناو کادرێکی حکومڕانی ڕەشید بووە لە ماوەکانی ڕابردووە و بەرگەی ئەم هەموو ململانیە ناشەریف و قورسانەی گرتووە لە ناو حکوومەتە و جاران ئەگەر یەکێتی چەند بەشێک بوو بێت یا بڵێن چەند باڵێک بوو بێت کاقوبات یا یەکێک لەو بەشانە کەس نەیەتوانی مامەڵە لەگەڵ ئەمە پشکی ئەم باڵ بوو ئەمە پشکی ئەم شخص بوو لە ناو مەکتەبی سیاسیە مامەڵەکردنیەک ئەگەر نەکرابێ بەس ئێستا بە بڕای من یەکێکە نێرنێ بێ خەڵکێکی ئازابێ و لە ناو ئەوەی ژابێ کەسێک بێت داخوی کارێکی سەرسەخت بێ و هەموو ئەو کارنامە یەکێتی ڕێکەوتون لەگەڵ پارتیا جێبەجێ بکە و ئەوەیشی کامێنێتەوە پەیوەست بە حکوومەتەکەەوە بڕوام نییە بچینە حکوومەتێکەوە بچینە حکوومەتێکەوە ڕێگە بات کاک پافڵ بچێتە حکوومەتێکەوە کە حکوومەتێک بێت دیسان سلێمانی بخنکێنێ دیسان نێڵێ خزمە گوزاری بێتە سلێمانی و جیاوازی لە نێوان پارێزگای هەڵەبجە و دووهەکا بکات جیاوازی لە بینی ئیداری ڕاپەڕین و ئیدارەی زاخوا بکات ئیدارەی گەرمیان و سۆرانە بکات ناچینەوە حکوومەتەوە بەم شێوازە بمێنێتەوە مەسئولیاتەکە نەهاتنە ژێرباری یەکێتیە و بەرپرسیار نابین لەسەر سەرۆکی یەکێتی بەرپرسیار نابێت بەڵام ئەگەر بەو شێوازە و کرانەوەیکیان کرد پارتی دیموکراتی کوردستان و بەو شێوازەی کە نە زیاد بەشی خۆمانە بین بەشی خۆمان نەکەوەی کە پێمان بدرێت و ئەو ڕوئیایە ئێمە ئامانجەکەمان ڕوئیاکەیە ئامانجەکەمان ئەوەیە کە خزمەت گوزار بێت بێ جیاوازی سەرۆکی حکوومەتی زاخۆ بێ هی کفریش بێت هی پارێزگای سلێمانی بێ هی هەولێریش بێت بەبێ جیاوازی ئەو کاتە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان دەستباری شێکن بۆی کە حکوومەتێکی باش بێتە بەرهەم و خەڵکیش ئەمان و خزمەت گوزاریەوێت ینی دەرکەوت خەڵکی کوردستان بە نمونە ئێمە هی کەرکووکا کە دەنگی دەگمان زیادی کردووە هیوەی کە خەڵک هەم ئەمان و پێداوە هەم خزمەت گوزاری داوە یعنی ئیتر لە قسەی باق و بریق دەرچوو یعنی خەڵک ئێستا نمونەی بەڕێز محەممەد شیع سوودانی لە بری کۆمەڵێک پرۆژەی کردووە ئیشی کردووە لە بەغا لە ناوچەکان لە 2 کورسی هاتووتە نزیکەی 45 کورسی بەدەستێناوە لە 600,000 دەنگەوە هاتوتە ملیۆنێک و شتێک ینی 400,000 دەنگدەر دەنگی پێداوە لە نزیکەی 8 پارێزگا یعنی خەڵک ئەگەر هەر حیزبێک لەم 4 ساڵی ئایندا بە حیزبەکەی منیشەوە نەبێتە حیزبێک کە خزمە گوزاری بگەێنێتە ئەو ناوچانەی کە تایە فەرمانڕەوایە شکسێنێ ئەگەر خزمە گوزاری و ئەمان و سەلامەتی و ئازادی پێ بدرا بە هەمان شێوە لە گەشە و لە فراوان بوو نابێت. زۆر سپاس بۆ بەڕێز سەرکۆ ئازاد گەڵاڵیان دەی بخولی پێش پەرلەمانی کوردستان سپاس بۆ دەرفەتە سپاس بۆ بەڕێستان.
خۆشەویستانی کورسات نیوز وەکو ئەوەی کە بینیتان ئەنجامی کۆتایی هەڵبژاردننی خولی شەشەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕاگەیەندرا یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ خاوەنی 18 کورسی و لە داهاتووشدا کورسیەکی تر ئەباتەوە لە سەلاحەدینەوە بێتە خاوەنی 19 کورسی بە هیوایەوەین کە لە داهاتوودا خزمەتی کۆی هاوڵاتیان لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان و عێراق بکرێت. پانۆڕەمامان پێشکەشکردنە مولایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان.